و ئێستا ئێمە خۆمان دەمانەوێت تەرکیز بکەینە سەری گەشە پێدانی یەکێتی لە ڕووی چۆنایەتیەوە لە ڕووی هوشیاریەوە لە ڕووی سیاسیەوە و دەوری یەکێتی بۆتە دەورێکی گەورە لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهاندا. ئەوە بۆ مەدحی یەکێتی نییە، بەڵام دووسێ مەسەلەتان بۆ دێنمەوە. نەخۆش بوو ڕئیس جەمهوریەتی تورکیا بەرقەیەکی بۆ لەدام، دەڵێ ئیشاڵڵا زۆر زوو چاک دەبێەوە لەخوا دەپارێمەوە بۆ پارێزێ، چونکە تۆ نەکار بۆ عێراق و پاراستنی تەبایی عێراق پێویستی، بەڵکو بۆ پاراستنی و تەبایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و بەینی تورکیا و عێراقش پێویستی، کە هەمان سەماحەتە سەیدی سیستانی تەسریحی داگوتی خوابی پارێزی چووکە سەمامی ئەمانی عێراق. پاشەوە لە مؤتەمەری سۆشیالیزم ئینتەرناشنال سکرتێری گشتی یەکێتی هەڵبژێرا بە جێگیری سەرۆکی سۆشیالیزم ئینتەرناشنال. جاران خەونێکمان دەدیت بانکمانکەن بۆ کۆبوونەوەکانی سۆشیالیزم ئینتەرناشنال. ڕەنگە لێرە برادەرمان هەبێت چەندی جار لە دەرگەی دابێت و گوتویان بەخوا جارێ نییە و باشە قەیناکەوەکو جوێگرت ڕێتان دەدەین. هەموو ئەو پێشکەوتنانە هی یەکێتی نیشتمانی کوردستانە، هی خەباتی ئێوەیە، هی خوێنی شەهیدەکانتانە، هی ئەوە نییە مامجلال توانی بێتی بیکە. ئەوە ئەگەر ئێوە نەبان، ئەگەر هێزی پێشمەرگە نەبا، ئەگەر یەکێتی نیشتمانی نەبا، ئەگەر خوێنی شەهیدان نەبا، مامجلال نەدەگەیشتە وەختە. لازمە ئێمە ئەم ڕاستیەمان لەبیر چێت، ئەو شیعارەوی کە هەڵمان گرتبوو کە بوونمان و مامان و بەدیهێنانی ئاوەکان بەندە بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە. و یەکێتی نیشتمانی کوردستان خۆشک برانی خۆشەویست بەبێ مبالەغا نەک هەر بۆ کورد پێویستە، بۆ عێراقش پێویستە. باوەڕ بکەن هەموو هێزەکانی سیاسی عێراق زۆریان پێخۆشە کە یەکێتی بەهێز بتوانە بێت، چونکە دەڵێن ئەو لەنگەری دیموکراسی و ئاشتی ڕاگرتووە لە عێراق، برایەتی و تەبایی جێبەجێ کردووە لە عێراق، ناوبژیکەری بینی هێزەکانی سیاسی، هەروەها گەلایەن ڕۆژهەڵات. ئێمە وەکو یەکێتی بینمان لەگەڵ هەموو دەوڵەتانی ڕۆژهەڵات باشە، ئێران، تورکیا، سووریا، ئوردون، سعودیە، کوێت، هەموو دەوڵەت بەرەوەکە میسر. ئێمە دەورێکی گرنگمان بینی لەوەی میسر هاتە سەر ئەو ڕێیەی کە تەحالفی استراتیجی لە بینی کورد و لە بینی عێراق و میسر بکرێت و ڕئیس وزەراکەمان قبول بکرێت، ڕئیس جمهور بیبینێت و 40-50 اتفاقی ئیمزا بکرێت.